دووبارە سڵاتان لێ بیایزان هەر پێویست بە ساڵیادی ڕاپەڕین لە هەرێمی کوردستان و دیاریکراویش ساڵ ڕۆژی ڕاپەڕین لە شاری سلێمانی میوانداری زۆر بەڕێز مامۆستا مەلا عەبدوڵڵاه کەلاری کە یەکێکە لە بەشداربووەکانی ڕاپەڕین وەروە یەکێکە لە پێشمەرگەکانی بزوتنەوەی ئیسلامی کە ئەو کات بەشێک بوون لە بەشداری ڕاپەڕین. مامۆستا مەلا عەبدوڵڵاه زۆر بەخێر بن. زۆر بەخێر بن مامۆستا. سەر چاوم. ساڵیادی ڕاپەڕین لە شاری سلێمانی ئەبێ بڵێن ماندوو نەبن دەستان خۆش بێ لەشتان ساغ بێ خوای گەورە پایدار و لە شتاقتان بکە. أجمعين. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على إمام المتقين وقائد المجاهدين حضرة محمد صلى الله تعالى عليه وسلم وعلى آله وأصحابه وأتباعه أجمعين. سواسان ئەەکەم کە ئێمەتان بانگێشت کردو بۆ ئەم بەرنامەیە خوالەتان ڕازی بێ خوا هەڵبەتە خۆ هەر ئێمە بەتەنیا نەبووین و هەر ئێمەش تاکە حیزب نەبووین لە حیزبە ئیسلامیەکان ئیلمانیەکانیش بەشدار بوون بەزێمە ئەوەی ڕۆڵی کارابێ ئیسلامیەکان لەوانەیە پشتگوێ خرابێتن وەکو شێوەیەکی پێویست باز نەکرابێتن یان وەلا خرابێتن لەم باسانەدا کە ئەوەش لەوانەیە تاوانی خۆمانیشی تیا بوو بێ یعنی کەم تەرخەمی خۆمان ئەجوڵاوی خۆمان چونکە ئێمە لە عالامەوە ئەو کاتە بێهێز بووین بەڕاستی نەمان بوو شێوەیەکی ئالامیشی بەهێزمان نەبوو کە بتوانێت مشتەکان بڵاو بکاتەوە وەزائیدەنەوە شەگەر بش بووایە وەکو پێویستە من خۆم لەوانەیە بڵم بە شەرمەزار بزانم کە ئەڵم لە بەرامبەر کامێرادا حەز نەکەم ببینرێم چونکە ئینسان ئەگەر شتێکی کرد بێ ئەمە بەسمە خوای پەروەردگار بۆ ئازادی میلەتەکەمان بۆ کە چەساوە بووە ئەجنا چەند کەسێکی کەش هەبوونەوانەی کەماون ئەیانتوانی بێن بەڵام لەوانەیە هەر پێشیان ناخۆش بەڵام من هەتا دوێنەش ینی لەوانەیە کە پێیانوتم وەکو پێویست ڕازی نەبووم بەڕاستی وتم چێوچێوتیانە چێوچێ بامکەنیا کاک ئیبراهیمیا و ئازادەی کە جەنابتان لەوانێ نەیناسن کۆمەڵیشکە بیان ناسن پێشمەرگەی کۆنە و کاک برایم حەداد برایم ڕەش مەشهورە کاک ئازاد کە لە ئەسڵا خەڵکی ڕانیە بەزە سەماڵیان لەگەڵ ڕێشی مامۆستایانە لەوانەیە وەکو پێویست پێشیان خۆش نەبووە کە منیش چووم تێچکە بۆ دنیا بێ هەر باشی مەکە بەڵام بۆچی لایەنەکانی تر خۆیان بکەن بە پاڵەوانی ساحەکە کە هەر ئەوان دەست بەکار بوون بۆچی ئێمەش شتێکمان دیار نەبێ و باز بکرێ کە ئەو کاتە بە شانازیەوە سپاس بخوای پەروەردگار هەر بزوتنەوەی ئیسلامی وە لە پێش بزوتنەوەی ئیسلامیشە ئەوەی کە بەدڵ یانی وەکو گۆشکراویەک دیندار بوو بێ هەر موسڵمان بوو بێ حەزی لە مەسائیلی دینی هەبوو بێ ئیخوان هەبووە ئیتر هەر لە خۆتەوە پێت خۆش بوو هەر شتێک ببێ بەس تەداخلی ئاین ببی پەیوەست بێ بە ئاینەوە بەڵام دژی ئیلمانیت بێ ئیتر ئەو کاتە ئیخوان هەبوو هەتا پێشینەکانی خۆشمان بە مامۆستایانی بەڕێز مامۆستا مەلا عوسمان و مامۆستا مەلا عەلیومانە پێشەنگی ئیخوان بوونە دوایی ئەو سەحوە ئیسلامی و ڕاپەڕینە ئەو چەکداریان دروست کردووە لە خوای گەورە بەزیابێت تا مامۆستا کرێکارە مامۆستا عەلی باپیرە هەمویان جا ئێمەش کە بزوتنەوەی ئیسلامی ئەو کات بە شانازیەوە دروست بوو تاکە حیزب بوو کە مامۆستا مەلا عوسمان یادی بەخێر پێشەوایی کردووە و خوا ئەفریقا بە لێ خۆش بێ ئینشاءڵڵا ئیتر ئێمەش هەموو پەیوەندیمان بەو حیزبەوە کرد و ئیتر ئێمە کە تەنزیم بووین من جیرام من خۆم لەگەڵ پیاوێکە ژیرام پێشەوەی باسگی لە گیرانە بکەین کار و چالاکیتان چۆنی بوو لە شاری سلێمانی ئێوە چۆن پێشمەرگاییتانە کرد چۆن خزمەتانە کرد ئێمە کار و چالێشەکانمان برایان کۆچیان کرد هیجرەتیان کرد بۆ ئێران چونکە چەکدار نەیەتوانی حیزبە چەکداریەکان هیچی لە ساحەی کوردستانە نەبووە مەگەر بە نهێنی لە دێهاتە دوور دەستەکانە بمانایەتەوە یا ئێمەش ئەگەر مەفلە زەمان دابەزی هاتینە دێهاتەکانەوە ئەینا هەمومان چووبووینە ئێرانەوە بزوتنەوەی ئیسلامیش چەند هێزێکی دروست کرد لەوانە هێزی حەسەن بەنا هێزی حەمزە هێزی حەسەن بەنا کە مامۆستا عەبدوڕەحیم فەرەج ئامر هێزی بوو کە ئێستا ئەو لە هەولێرە بەڵام لەگەڵ لایەنێکی ئیلمانیایە هێزی حەمزە مامۆستا عەلی باپیر بوو ئیتر هێزی خالید بوو هێز ئیتر مامۆستا مەلا محەممەد و زۆر ئەوانە دروست بوو بوون لە هێزی حەسەن بەنا ئێمە 5 پێشمەرگەمان کە دابەزین بۆ چالاکی ئێمە کە گەڕاینەوە دوای ئەوەی کە لە بە ئافعامی 1970 کە ئافعامێک درا شەڕی ئێران عێراق وەستا تەمان بزوتنەوە لە 1970 دروست بۆ پێش تێکس مامۆستا مەلا محەممەدی بەرزجی ڕابطەی ئیسلامی دروست کرده بوو کە مامۆستا مەلا عوسمانوان هیجرەتیان فەرموو چوونە ئێران ئەوان مامۆستا مەلا عوسمانیان کردە ڕابەر
ناوەکەشیان گۆڕی بۆ بژوردنەوەی ئیسلامی ئەو کاتی ڕابطە ئێمە پەیوەندیمان نەبوو ڕاستی نەچوینە دەرەوە بەڵام چوینە ئێران و ئێمە گەڕاینەوە من لەوێ نەمامەوەکو پێشمەرگایەتی لە ئێرانە لە ئێرزەکە بەڵام کە گەڕاینەوە تەنزیمات من گیرام ساڵی 1970 من گیرام کە ئەوان چوو بنێرەوە من گەڕامەوە لەگەڵ پیاوێکە کە تازە دێهاتەکان دەستی پێکرد بۆ ئایان ڕوخان بە ناوی ئەنفال و حکومە دووردەوەردە پێشمەرگا هاتە ناو دێهاتەکانەوە لە کۆتاییەوە تو 86 من گیرام خەڵکەکە کە دێهاتەکانیان بارە کرد کۆتایی 86 بەڵێ بۆ 87 ئیتر منەوە لە سزنا نەماوە لەگەڵ پیاوێکە هەر ئەوش ناوی کاک عەبدوڵڵا بوو هەردووکمان گیراین ئەو ئەنفال کرایتر ئەو جیرانەی کە بەر بوو ئیتر نازانم وەڵڵاو عەلەم کە جیابووینەوە ئێعترافی کردووە یا ئەولاق بەس من کە گیرام هەرچەند تازیبات و لێدان و ئەمراولا ئێعترافم نەکردە تا ئێستاش ئەسەری لێدان و تازیب بە گیانمەوە دیارە یەکێ لەو شوێنانەی کە پێوەی دیارەوە دەستمەکە جگەرەی پیا داخکراوە یعنی پێیان کوژانەوەتەوە لە ناو سزنا بەڵام شکر بۆ خواکە هیچ ئێعترافێکم نەبوو هەر منتیقەکەش خۆی ئەو کاتە کانیسپیکە دێبوو ئێستا بۆ بە گەڕک ئێستا گەڕەکە و پاسی بۆ چێ بەڵام ئەو کاتە دێبوو لە سنووری کانیسپیکەکە دەرچوین مەفرەزەی کوردیش گرتینی جاش دوای تەسلیمی تەواری کردین تەواریەکە لە چوارباغ بوو ئەمنی کۆنیش لای حەسیب ساڵح بوو ئەمنە سوورەش پیانە و ئەمنە تازەکە دروستکرا بوو ئێمەیان بر بۆ تەواریەکە کە بردیانین بۆ تەواریەکە لەوێ چەند مانگە گەشتیانینەوە تەمەنیشمانەوە کاتە بڵێن تازە گەنج بووین پێگەیشتین ئەیانوی سەم تەمەنمان بە شێوەیەکی هین گەورەتر بێ بۆ ئەوی حکومەتی بەعز نەڵێ کارەکانیان ناقانونی یعنی کەسێک نەبۆتە 18 ساڵ و 18 ساڵ و گیراوە من مالیدی 69 بووم بەڵام دوای ئەوە کە چەند مانگێک 6 مانگە گەشتیانینەوە بۆ ئەوی هەر گەورە ببم و حکمم بدەن یعنی حکمەکەم بەسەرا بسەپێ هەر ئێعترافیشم نەکرد دوایی 37 کەس بووین بردیانین بۆ لژنەیەکی طبی بە حساب کە خۆیان دروستیان کردبوو وەک لایەنێک چۆن بێوێ کەسێک لە خۆی بێ و شتێک دروست بکە مالیدەکانیان بە حساب قانونیە دکتۆر تۆزەی خوێنی لێگرتین و ئەمانە وتیان کاکەوە باڵاوهینمان هەبووتیانەوە ئێوە خۆتان هەر لە ئەسڵا گەورەن کاتی خۆی بەغەڵەت نووسراون منیان کرد بە 65 ئەگەر نەشیان کرد مایە لەوانەیە ساڵێک کە بمامایەتەوە یا چەند مانگێک کە هەر ئەبوومە 18 ساڵ بەڵامی ترکە کردیان بە 65 و هەندێک برایکەش هەندێک کەسیکە کە ئیلمانیشی تیا بوو 37 کەس بووین یەکێ لەوانەش کە وشیاری مەلاو گورونیان پێ ئەوت ماڵیان لای گەڕەشی ڕزگاری بوو پشتی نادی مهندسین کە هەر خەبەرم بیست ماڵی خاڵەکەم دراوسیان بوو کە هەر خانووەکەشیان تێکدان باوکی حافزیش بوو خۆشی نازانم ڕەمی کرایە گەیانیانە ئەبوورێت ئیتر نەماندیەوە کە جیان کردینەوە وشیاری مەلا گورون کە سوکارەکەی لەوانەیە ئێستا نەژما بێتن جا ئێمە ئیتر کە حکم دراین چوینە ئەبوغرێب پێشەوەی حکم بدرین گواستیاینەوە بۆ ئەمنە کۆنەکە لە ئەمنە کۆنەکەەوە دیسان بۆ ئەمنە تازەکە کە بردیانە ئەمنە تازەکە وا دەزانی ئەدبەنە شیراتۆن ئەوە تازە دروستکرا بوو ئەمەە خۆش بوو چکەیتر لێدان و شتەکەی کەمتر بوو خەفیفتر بوو بەو شێوەیە نەبووەکو ئەمنە کۆنەکە و ئەو شوێنانی تر دوای هەم جێڕاینەوە بۆ ئەمنە کۆنەکە ماینەوە بە هەمووی سەرجەم لە سلێمانیا نزیکەی 7 مانگێک مامەوە ئیتر کاتێک لە زستانە بوو بردیانین بۆ ئەبوغرێب بۆ بەغا لە پێشە بردیانە سجنێک پیانەوە فوزەیلێ چاوێن بەستینەوە خستیانە سیارەی کەپسەوە کۆم ئیسعافی خەستەخانانە کەپس بوو کونێکی تیا بوو لە بینی حرەسەکان بۆ لای ئێمە بۆ دوا بۆ لای سجنەکان بەوە شازانیم دەستینە بەفرباریوە کە ئەوەمە بردیانە ناو سیارەکۆ لە ژوورەوە بۆ ناو دەرەوەی سیارەکە قاسمان بوو بە بەفر پێڵاوەکانمان ئیتر لە ناو سیارەکە دەستیان چاویان کردینەوە هەتا بەغا ئیتر لە بەغا بردیانە فوزەیلیە سجنێک و پیانەوە فوزەیلیە لەوێ بەسەرە بوو بۆ حکم بۆ 2 ڕۆژ دوای ئەوە بردیانین بۆ محکەمە کە بردیانین بۆ محکەمە تەجیل کراین قەڵەباڵغ بوو محکەمەی سەورە و کاتە خەڵک زۆر ژیرە تەجیل کراین هێناینەوە هەر بۆ فوزەیلەکە بوو بە هەفتەیەک 5 ڕۆژی کەماینەوە ئەم بردیانەوە بۆ فوزەیلە حکم دراین کە حکم دراین دوای حکومەکە تقریبا کە ئەلم کۆتایە 86 بوو لە 87 تا چوینە ئەبوغرێب دوای حکومەکە لە ئەبوغرێب 88 ئافوویەکی عام درا بە بۆنەی ڕاوەستانی شەڕی ئێران عێراقەوە حکومەتی بەعس ئافوویەکی عامی دەرکرد زۆربەی زیندانە سیاسیەکانی بەردا لەوانش کە بەیەکەوە بووین کاک ئیسماعیلێک کە هەر لە ڕخسنەکانی بزوتنەوەی ئیسلامیە بوو ماڵێن لە کارەزەوشک بوو
مامۆستا حەسەن شەمێرانی کە ئێستا ئەندامی مەکتەبی سیاسی یەکگرتووە ئەویش گیرا بوو ئەو لەسەر یەکگرتو گیرا بوو لە هەڵەبجەی تازە ئیمام و خەتیب بوو دژی حیزبی بەعس وتاری خوێندەوە گرتیان نەتا حیزبی بەعس بە تیارە بردیوە بردیان بۆی کە ڕێگاکەیان لێگرتن فورسانی ئەو کاتە چکە پیاوێکی ناودار و بە شۆرت بوو وتیان نابێ ئەم پیاوە لەم شارە برن بۆ ئەمنی سلێمانی بۆ ئەمنی سلێمانی نا جاشەکان یعنی کە پیانەوتن فورسان دیفاعیان لێ کرد بەڵام حکومەت طبعا بە سیاستە تیاری نات لە ئەمنی زەڕائین هەڵەبجەی تازە نیشتەوە بردیان دوایی کە حکمیاندا من لەوێ ئەو مناسی بەڵام ئەویش بەر ئافاتەکە و بەیەکەوە دەرچوین و ئەو شەوە لە ئوتێلە کاماینەوە بەیانی زوو هاتینەوە بۆ سلێمانی هەشتا بەربوون قوربان مانگی هەشتی ساڵی هەشتیش بوو ئەفو ئامەکە ئینەکە شەڕی ئێران عێراق وەستا بەڵام ئێمە مانگی نۆ بەربووینە تا فایلیان پێ پڕ کردینەوە و تعودیان لێ وەرگرتین کە جاریکە هەڵەوکەم و کورتی و ئەوان کە بە خیانەتیان نەزانی خیانەت لەم حیزبە گەورەیە کە بە حیزبی بەعسیانەوە نەکەن ئێمە ئەو تعودانەمان پڕ کردەوە بەربووین ئیتر کە هاتینەوە دیسان دەستمان کردەوە بە کاری ڕێخستن و ئەو تابعی کە عەرزم کردن هێنایە ماڵی ئێمە منەوە کاتە زەواجم نەکرده بوو پێش بەرنامەکە باسمان کرد بۆی بینەرانیش باش تێبگەن دوایەوەی کە لە زیندان ئیتەوە دەبیتەوە ڕێخستن لە ڕیزەکانی بزوتنەوەی ئیسلامی بەدەستەکەنەوە بە کار و شۆڕژ ئەمە تەقریبەن ساڵی هەشتا و کۆتایەکانی هەشتاوەشت بەڵێ چالاکیەکانتان لە ناو شار دروستکردنی تابعەکتان هەبێت و چیەکە دروستکردنی تابعەکە دینەکانیش بڵاوکراوەکانی ئەو کاتەمان کە بۆیان ئەناردین لە ئێرانەوە ئەوانەی تریش خۆشمان لەبەری مانەگرتەوە بڵاومانە کردەوە ئیسنساخمانە کرد لەبەری و دێشمان تەبعکردن دێشمان چاپەکردن بڵاومانە کردەوە و جاری وها بوو هەر فڕێمانەیە بۆ بەردووکانێک بۆ بەرماڵێک بۆ کەسێک بۆ بزمانزانێک کەسایەتیەکینی هەیە یعنی ئەگەر نەمانوێرە لەگەڵ خۆمانە نەبووە بە زمانزانێ خۆشەویستیەکی بۆ ئاین هەیە ئەو شتانەمان پێ ئەدا یا لە مزگەوتەکانە لە هەندێک مزگەوتیشا لە نمونیان لە مزگەوتی کارە زەوشک لە مزگەوتی مامۆستایان لەگەڵ مزگەوتی شەڕزای دێلەژەی پێڵەن خوارد مزگەوتی عوسمان ئاغاوە لەوێ زۆرمانە و نامیلکانە ئەو نامیلکان و بڵاوکراونە چیتیان نووسراوە باسی چی بوو ئەو نامیلکانە هەر سەحوەینی تیا بوو فاجعەی هەلەبجەی تیا بوو کە مامۆستاکرێکار سەرپەرشتیە کرد ئەو کاتە لە دەرەوە ئەنجا هەندێک نامیلکەی تر هەبوو کە بزوتنەوە دەریە کرد بۆیە ناردین و ئێمەش لەبەرمانەگرتەوە تابعەکە مۆرەکان کە مۆری وەرەقەکانیشمان وەرەقە ئیسینمان دروستە کرد ئیجازاتی عسکەری تەزویر بۆی خەڵکێکی ئەندامەکانی خۆمان نەچن و پەیوەندیان نەبێ یا دەفتەر خدمەی تەزویریان هەوەی هەوەی ئەحوال مەدەنی ئەو کاتە کارتی زانیاری نەبوو ئەو ئەحوال مەدەنیانە خۆمان دروستمانە کرد کاکسۆی بەڕەحمەت بێ عەبدولواحیدی ناوە ئەسڵیەکەی ئەو مۆرەکەی دروستە کرد کە ئێستا ئەو شەهید کراوە برای کاک خالیدی حاجی باپیر ئەو سەرپەرشتی دروستکردنی مۆرەکەیە کرد بەس جیازەکە ئیسیساخەکە کاک حاجی ئازاد ئێسەکە ماوە ئەو ئیشی پێ کرد لە ماڵی ئێمە بوو شتەکان ئیتر ڕۆژێکیان لەگەڵ کاک فەتاح کە بە عەبدولکەریم ناسراوە بوو ئەو ئەمیرمان بوو لە ناو شارە کاک فەتاح کە ئێستا ژەرما و خانەنشین کراوە ڕۆیشین بۆ گەڕەکی خەبات کە ئەم شتانە بەرین بۆ مامۆستا حسەین و کاک بەختیار و برای کاک عەلی کە ماوەیەک بەڕێوەبەری بەخشینیش بوو نەخۆشخانەی بەخشین بوو ئەو شتانەمانە برد بۆ ئەوێ لە ناو بازار تەفتیشات هەبوو تقریبا چەند ڕۆژێک پێش ئینتیفازەکە بوو جاری دووەم کە من گیرامەوە 3 ڕۆژ پێش ئینتیفازەکە بوو 3 ڕۆژ پێش ئینتیفازەکە کە ڕۆیشی نەخوارەوە سیرمان کرد لە ناو بازارڕ تەفتیشات هەبوو خەڵکیان ئەگرت هەویان لە خەڵک وەرەگرت و تەفتیشیشیانە کرد ئێمەش یەک عەلاگەمان پێ بوو نزیکەی 100 ئیجازاتێکی عەسکەری تیا بوو بەتاڵ کە دوایی تەزویر ئەو کەسەی کرد لەوێ لە خەبادە و برایەنە کاک بەختیار و کاک مامۆستا حسەین کە و ئەمری خوای کرد مامۆستا حسەین لە مزگەوتی چاڵەکەی خەبات بوو ئەوان خۆیان دوایی پڕیانە کردو بە ناوی هەر کەسێک و بیانووسە ئەوانەمان بۆ بردن کە بینیمان تەفتیشاتە لە بازار وتم کاک فەتاح تەفتیشاتە با بگەڕێنەوە بە هێواشی کاک فەتاوتی باشە با بگەڕێنەوە ئەو چاکەت و پانتۆڵی لەبەرا بوو من جلی کوردی کە گەڕاینەوە چاویان لێمان بوو بانگیان کردین کاک فەتاح خۆی تێک نەدا وان نەیانزانین لەگەڵ منایە چکە هەم جلەکانمان هین بوو ئەنجا ڕیشتمان نەبوو
ئیتر کە بانگیان کردین من ڕام کرد شتەکان بە تۆ شتەکانیش بە من بوو من ڕام کرد ئیتر دوای من کەوتن هەر ئەویان گوێنەدا ئیمالیان کرد ینی کە ئەنەوە نەشیان زانین لەگەڵ منە ئەی ناویشیان نەگرت ئیتر ڕام کرد چەند قەیسەری و دوکانێک ڕام کرد منیان نەگرت دوای خۆم کرد بە قەیسەریەکە بازاڕی شوشەی پێڵێن لەوێەوە بینەکە کۆڵانەکە دەرنەچوو قەیسەریەکە هاتن گرتیانم بەس پێشەوەی بمگرن بە نزمی کیسەکەم فڕێدا کەوتو بە دوکانێکەوە کەوتو بە سەر کورسی خاوەن دوکانەکە کە لە سەریدا ئەنیشێ ئێتە دوایی خۆشم عەرەبی مەزانی بە حکمی ئەوەی کە لە ئەبوو غرێب مەحکوم بووم حکم درابووم و ئازاد کرابووم هەوێکیان لێ وەرگرتم و هەوێکە این بوو بڵین سالم بووم تەسلێ بە حسابی خۆیان هیچم لەسەر نەبوو تەسلێ بووین بردی هێناینی و بردیان بەردەمی زاڵتەکەەوە بەس بە لێدان بردیانم ینی دەموچاویان خوێناوی کردم چووکە بە بۆ کەس و شەق لە دەموچاویشان هەڵدام ئەوەی خەیاڵم بێ بردیان بەردەمی زاڵتەکە وتی سەیدی سالم بەسبی دەکیست وتی سەیدی تەسلیحە هیچی لەسەر نییە بەڵام شیسێکی پێ بوو وتی دەڕۆح و فەتش دەکاکەنتی بڕن ئەو دوکانە تەفتیشکن لە شۆ ڕاویان نابووم و هەتا ئەو چەنینە ڕۆیشتن و مەجموعەیەک ئەلاگە و کتابی دەفتەری سجیلی دوکاندارەکانیان هێنا سپاس بۆ خۆی پەروەردگار چیسەکەی منیان نەدۆزیبەوە کە لەو دوکانەشا بوو هەتا چوو بوون ئەو دوکانەشەوە کرد لەو بەردەم دوکانە کە منیان گرت چوو بوون ئەو دوکانەشەوە پێشتر بەس پێشتر لە دوکانێکا فڕەندا چوو بوون ئەو دوکانەشەوە کە بە کوینەکە ڕام کرد دوایی چوینەوە بۆی پێ دەڵام چۆن نیش نەگیرا بوو سپاس بۆ خۆیتر کە هین بوو دەفتەری حسابات هەر کەسەی بڵێن دوکاندار دەفتەری حساباتی خۆی هەیە شتێکە کڕەوەی فرۆشێتەوە ئەوانیان هێنا و کەسەیان کرد منیش کە نەمدی هیچی لە ئەلاگەیشە ڕەشابێ دڵم خۆش بوو چکە ئیجازاتی عسکەری تیا بوو ئێتە هەر بردیانم ئیتیان مادەم ڕای هەر بردیانم بۆ ئەمنەکە بۆ ئەمنە کۆنە ئەوستا بەرامبەر حەسوی ساڵە بوو ئێستا خۆش کراوەم بارەگا و هینانەی لێدانراوی پارتیوی والحاصل دەوایری پێشکەوتووە ئەو کاتە ئەمن بوو بردیانین بۆ ئەوێ کە بردیانین بۆ ئەوێ دوایی خەڵگە هات و خەڵگە چوو عادەتی لە سزنا خەڵک لە خەڵکە پرسەیتر ئەم ئاکۆیەشیان هێنا ئەم ئاکۆیی برای شەهید محەممەد کاک شەهید محەممەدیش لەوانەیە ئێستا براکەی لە پێشنا مقابلەی کردووە باسی کردووە چۆن گیراوە کاک شەهید محەممەد گیرا بوو بۆ شەوەکەیە چوونە سەر ماڵی باوکی کە چوونە سەر ماڵی باوکی باوکو کەسوکاریان ئەم ئاکۆیش لە ماڵەوە بوو لەگەڵ برایەکی کە هەرچیانیان گرت بوو کە گرتیانن ئاکۆیان هێنایە لە ئێمە ئاکۆ تەلەبەش بوو هەر لە مەکتەبی وەزانم ڕۆژهەڵات بوو هەوەی تەلەبایەتەکەی لە ماڵەوە کە هێنابیان بە پەلەپەل هەڵی نەگرت بوو بەستر کە وتیان تۆ چیت و هیچی پێ نەگیرانی وەکو بەساوی مەسالمین بە جیاتر لە ژوورێکا مەجموعەیەکی دایان نابووین ئیترتمەوە بەچ لەسەر چی ژیراوی تۆ کاکە شەی وتی وەڵام من ئاکۆم کوڕی حاجی محەممەدم برای شەید سمکۆ ئەو کاتە شەید محەممەد شەید نەکرا بوو ناڵم لە ناو سزنەکەوی نەمە وتی وڵا حسابەکەمان ئاوایە مناڵ بوو لە چاو ئێمە وتم ئاکۆ وا مەڵێ وتم وا مەڵێ بڵێ من لەسەر جادە برایەکی کەشی گیرا بوو وتم بڵێ ئەو هەوەی پێ نەبووە مەڕێ ئەویش فیرار بووە نەچوو بۆ ئەسکەری بڵێ هەوەی پێ نەبووە ئیتر منیش بەیەکەوە بووین و منیشان هێناوە لەگەڵەوە مەڵێ هاتوون بە تایبەتی ئەگەر ئەمن ینی بۆ تاقیقەکە گەربانیان کردی چکە من بڵێن تەجروبەیەکم هەبوو کە گیرا بووم وتی باشە ئیتر سپاس بۆخوا ئاوا بوو کە ئێمە لە سزنەکان ماینەوە قەدەری خوا مدیرەکە وتبووی ئەوانەی کە سالم منەوانەی کە هیچیان لەسەر نییە بانگیان کردن ئاکۆیان بان کرد وتبووی عەرەبی نازانم قەدەری خوا منیشیان کە بان کردیان دەر تۆ قسەی بۆ بکە ئێتە هەر خۆشم ئەو قسانەی کە پێمەوە خۆم وتمەوە لەگەڵ برایەکیە بۆ لای باخی گشتی گیرا و ئەمانە نەموت لە دەرەوە چوونەتە سەر ماڵیان و ئەمانە ئیتر زابتەکە وتی طلعوهم یعنی وەکو شتێ بڵێ قەڵەباڵغەیەک لە سزنەکە دروست بوو بۆ خەڵکی زۆر یان گرت بوو وەزائیدەنەوەش جەوەکەش زۆر خۆش نەبوو بڵێن زەختێکی وایان لەسەر بوو حەزیان نەئەکرد کە شتێکی لەسەر نییە بمێنێتەوە ئیتر وتی طلعوهم وتی دەریان کردم دوانە کە دەریان کردی ناتینە بەردەمی ئەمنەکەوە دەستمان لە سیارە و تەکسی ڕاگرت ناوەستا چکە لە بەردەمی ئەمنەکە تۆزێگە ترسان سەر جادە ئامەکەی کە ئاوا ئەو کات جادەکە ئاوا ڕووی ئیتر تۆزە چوین بەولاوە هەر تۆزێ بە پێوتم ئاکۆتوانی وتی ناتوانم کە خۆی هەڵا بوو قاچی وابزانم یا لەجێ چوو بوو یا شکا بوو ئێستا ئەیبینم لە بازاڕە بەس نازانم شکا بوو یانە موهیم نەیەتوانی من چوومە ژێر شانی و تۆزێک بردم بەولاوەی تر بەرازیلیەک بەچی دانا سارەی بەرازیلی و کاتە ئەو سیارانە بوو لادا و بەرازیلی نەفەرێکیشی تیا بوو منیش خصوصیش بوو
کە این بوو ڕاجی رابوو لەو لاترەوە وتم کاکە تاو لای سەواڵەکەمانە بی وتی ناچین وتم حەدە باشە تۆزە دوورمان خەرۆ لێرا سیارە ناوەستێ تۆزە لەولاتر سواری تەکسیەکە بین وتی سەرکەون وەڵا سواریان کردین لە ئاوێنەکەەوە دەموچاوی منیان بینی بلینار بوو کە عەرزم کردن لێیاندا بووم و دوو ڕۆژەی پێشووتر کە لە کاتی گرت ئەسنای گرتنەکەی نا لە ناو ئەمنەکە لێیان نەدام و ئەمجارە وتیەوە دەموچاو بەچی بلینار بووە لاوێنەکەەوە ساکە چاوی لێ بوو وتم وەڵا ژیرا بووم تی لەسەر چی وتم وەڵای تر هەیەشتم پێ نەبوو تر وام وت خۆ خەڵک ناناسی ئەمانە وتیانەوە من کوڕە بۆچی ژیراوە گەنجە ئەویشتی وەڵام من کوڕی حاجی مەحموود و ئەمانە دوو نەفەرەکە ئاکۆیانە ناسی تیانەوە کوڕی حاجی مەحموودی وەڵا هەرشتان بینە تا ماڵەوە وەڵا بردیانە لای ماڵەوە ماڵیان بەرامبەری مزگەوتی ئەوێ بوو ئەومان بردەوە ئەفوو لە ماڵەوە نەبوونین تر دوای بردمانە ماڵی پورێکی سپاس بەخوای پەروەردگار ماڵی پورەکەی لە شەمحێدین بۆ تا ئەوێشیان بردینەوە لەشتان ساڵ ئەمە دقیق چەند ڕۆژ پێش ڕاپەڕین ئەوە ینی ڕاپەڕینی شاری سلێمانی من 3 ڕۆژ پێش ڕاپەڕینەکە گیران بەس شەوێک لەوێ مایتەوە من 3 شەو مامەوە 2 شەو مامەوە 2 شەو ئەنجا من 2 شەو مامەوە ئاکۆ شەوێک پێشینەکە هات شەشی مانگ بەروی شەشی مانگ ئاکۆ نا من 5 مانگ من 4 مانگ گیرام ئەفوو ئاکۆ شەشی لەگەڵ ئاکۆ 1 شەو مایەوە ئاکۆ شەوێک دوای من گیرا تۆ 5 مانگ بەربوویت ئاکۆ نازانم ئەگەر لە ژووری کەشاوێ بەڵێ 5 مانگ هاتیتە دەرەوە بەڵێ کە حوتی مانگ ڕاپەڕینی شاری سلێمانی کرا ئێوە چۆن بەشداربوون لە کوێبوون ڕێخستنەکانی ئەو کاتێ بزوتنەوەی ئیسلامی چۆن ڕۆڵتان ئێمە یەکسەر ئەو کاتە ئەو برایانە یەکسەر تویانم جارە گیراوە مادەم ئەو شتانەشی پێ و ئیتر کاک فەتاح کە هات بۆ ماڵەوە بە کەسوکاری میوتبوو تۆزە ترسا بوون کە تۆزە ترسا بوونی تر هاتمەوە بۆ ماڵەوە کە منیان بەرداوی تر کە ئاکۆمان گەیانە ماڵەوە من خۆم دوای تەکسیەکەم گرت و هاتمە لای ماڵەوە کە هاتمە ژوورەوە کاک فەتاح لە ماڵی ئێمە کتێب و شتی جا کردەوە و بیفەوتێنێ و ینی لای بەرێ و تابیعەکەیان لابرد بوو ئەمانە کاک فەتاح لە ماڵی ئێمە بوو لە ژوورەوە بەتەنیا خەمی منی بوو کە شتەکان لابەرێ و توی تازە گیراوە ئین نابێ ئیتر کاک سوهەی بیش کاک عەبدولواحیدەوەی کە عەرزم کردی مۆرەکانی دروستە کرد وتی خەمتان نەبێ لە ڕانەی ئینتیفاضە ڕاپەڕین کراوە هینیش نەماوە پەیوەندی تەلەفۆنیش ئەو کاتە تەلەفۆنی گەورەش بوو پەیوەندیش پچڕاوە پەیوەندیش ناکەنەوە بە بەغاوە بزان ئەم کوڕە فیلارە ئەم کوڕە گیراوە یعنی من ئێوەش ئاگادارکردنەوەیەکتان بۆ هات کە ڕاپەڕین ئەنجام بدرێ ئاگاداری خۆتان بن ئامادەکاری بکەن نا بەس هەلەکە بۆ شێوەیە لەبار خەڵک ئەیزانی شتێک ڕوو ئەدا گۆڕانکاریەک ئەبێ بەس وەکو ئەوامرێک کە پیان وتبوون پیان ئامادە بن هەر کارێ شتێک ڕوویدا بەشدار بن لەوانە ئێمە خۆمان من خۆم چوم چەکێکم هێنایەوە لە ڕانیا کاکفواتێکە بوو کە ئێستا لە دەرەوەی وڵاتە بەڕێنمایی ئەو برایانی ئەو هێزی حەسەن بەنایان نردبیانە ناو ڕانیەوە لەوێ بوو لەگەڵ دوربینەکە من چوم کلاشکۆفەکە و چەکەکەم هێنایەوە خستمە جانتایەکەەوە و لە کۆستەرا سەر کەوتم و جانتاکەم لە دووری خۆماندا ناوتم ئەگەر لە سەیتەرە گرتیشیان هەموو خەڵکەکە دابەزێن ئەڵێن نازانی چییە ئیتر سپاس بەخوا نیانگرت و دوای هێنامە ماڵەوە ئەو چەکەمان لابوو حوتی مانگ 5 مانگی تر کە ڕادیۆ هەبوو ڕادیۆ ئین بە هاواریە کرد تایبەتی ڕادیۆی حیزبەکانی تریژ هاواریە کردەوە ڕاپەڕین دەستی پێ کرد و ئەوانە ئیتر ئێمە ئەو چەکانەمان لابوو ئەو چەکەمان لابوو خۆم ئەو چەکە لە ماڵی ئێمەش بوو کە من ئەرزم کردن لە پێشاوتمە لەگەڵ دایکمە ئەژیام زەواجم نەکردبوو ماڵیشمان جیا بوو ماڵی ئێمە گونجاو بوو بۆ شت شاردنەوە ئەمانەی تر چەکەمان دەرهێنا و بەو چەکەوە لەگەڵ خەڵکی کە زۆربەی لەگەڵمانە هەر چەکی پێ نەبوو مەگەر دوایی چەکێکمان بگرتایە مامۆستا ئەو حوتی مانگ ڕاپەڕینەکە ڕوویە لە بەیانیەوە گەر باسکەی چۆنی بوو جۆش و خۆشی خەڵک چۆن بوو چۆن پێشمەرگە هات ئەو ڕۆژەی کە خۆت بەڕێستان لە سلێمانی بوو بەیانی خەڵک بوو بە ژاوە لە دەرەوە ئێمە ژاتینە دەرەوە بەرەو پشتی جامیعەکە ئینێکی حیزبی باسی لێ بوو دایرێکی حیزبی باس چوونە هاتین بۆ ئەوێ کە هاتین بۆ ئەوێ ڕایان کردبوو چەکدارینەکان کارمەندەکانی ئەو حیزبە ڕایان کردبوو بەڵام ئەسلحە و چەک و ئەوەی کە لێی بوو هێنامان لەوانەت سارێکی دوو ساری لاندکرۆزی تیا بوو یەکیان لایەنێک بردی کە هەر ماڵیان لەگە ڕەشی مامۆستایان بوو خێڵی ساڵە مزەلی و ئەوانە بردیان ئەوی کەش بزوتنەوەی ئیسلامی کە ئێمە هێنامان ئیشیشی نەوەکرد من سیاقەتیشم نەزانی بە مەشینەیەکم ڕاکێشا کە خەڵک بۆ فەرهودی ژەهات
خصمە دوای مەشینەیەکە و تم ئەم سیارم بڕاکێشە بردمانە مەکتەبی سەدام هەبوو لە چاڵەکەی کارەزەوشکا بینی مامۆسایان و کارەزەوشگە و مەکتەب سەدام بوو ڕسمێکی گەورەی سەدامی پێوە بە ڕسمەکەمان لێ کردەوە کردمان بە بارگای بزوتنەوەی ئیسلامی سیارەکەمان بردە ئەوێ دوایی چوینە بەرەو حامیە حامی ئەو کاتەوەکو ئێستا نەبوو ئەم حامیان جا بەس پێشمەرگەی بزوتنەوە چوین بەرەو حامیە بە تەحەداوە ئێڵێم نەگە یعنی وەکو شتێ بڵێکی خۆمان باسیەوە بکەین کە لایەنەکانی کە بەشداریان نەکردو بەس حامیە کە ژیرا حامیە هەر لە کۆنەوەڕوان لە تەمەنی ئێمەشە هەر معسکراتی حکومی بووە پێش سەدام و ئەحمەد حەسەن بەکر و ئەمانەش معسکرات بۆ خەڵکیان دێ بردۆتە ناوی بەڵام دوایی بوو بە معسکر تەدریبێک کە تەدریبیان لێکرد نەگۆکو تەعزیبێک وەکو ئەمن و ئەمانە دیوارەکانیشی زۆر بەرز بووە ئێستا کراوە بە پارگاوان نزم بووە یعنی نەفەر دەستی نەگەیشتە دیوارەکەشی ئەچوینە سەر شانی یەکتری ئەچوینە ئەو دیۆ ئێمە خۆمان چوینە ئەو دیۆ من و کاک برایم حەداد کە چەکمان پێ بوو کە چوشینە ناو سزنەکەەوە سزنیشیان هەبوو لە ناو خۆشیانە ئەوانیش حرەسەکان چەکەکانیان لە دیوی دەروی سزنەکە دانابوو خۆشیان لە تەلەکەەوە قوفڵەکەیان داخستە بوو چەکەکانیان لە درەوە دانابوو ئێمە چەکەکانێکی دوو سێسە چەکمان کردە شانمان لەگەڵ کاک برایمە چەکەکانی حرەسەکانمان هەڵگرت کە دەرگاکەمان شکان و کردمانەوە نەمانزانی حرەسەکانیش لەویان هەر بە ئەموتوان دەرچن ئێمە کەم بووین بەڕاستی وەکو پێشمەرگەی بزنەوە کەم بووین و ئەو هەموو سزنەر چی لێ بکەین سزن جارە بێ ئازاد کرێ سزن مەدەنیە نەمازانی حرەسەکان خۆ حرەسەکان چی تیابوونە چکە ئەمن و هین ئیسەخبارات نەبوون هەر عەسکەری بوون عەسکەری ئەوەنتر بوو هەر ئازادمان نەکردن دوایی سزنەکان تیان وەڵاوە حرەسەکانیش لەگەڵێ ما بووە بزوتنەوەی ئیسلامی حامی ڕزگار کرد ئەنجا دوای ئەوە چین بەرەو ئەمنە سوورەکە و ئەزانم هەشتی مانگ بوو ئەو ڕزگار کرا چکە ئەو قاومەیە چی بوو ئەوان هەمویان لە یەکۆ بوونەوە ئەمنەکان و زاڵتەکان بەڵێ کە وردە تەواریخ چوارباغ گیرا و ئەمنە کۆنەکە گیرا و لاهینەکە ئەوان هەمیان چوونە ئەوێ هەم قایمتر بوو هەم بڵێن شوێنی بەرزی و دووقات و ئەوانەیە بوو ێستاش خۆوە تاوەکو داوایریی فۆلکلۆردان کردووە پێم قەناس و کڵاشینکۆف و چەکەکانیان لە دەرەوە دانا بۆی خەڵک بچێ چەک وەرگێت و لێ تەقی لێ بکەن عەرز دەکەمەوە بەڵێ ئەوە هەر ئەوان ڕۆژی یەکەم کە هەندێک شوێن گیرا ئەوان فێڵباز بوون چەک و ئەسلحەیان زۆر بوو هەموو چەکەکانیان کە بە شەوەکەیان بردبوو ئەوێ شەوی حوتی مانگ لەسەر هەشتی مانگ چونکە هەشتی مانگ سەر لە بەیانەکەی ئەمنەکە هەر نەگیرا بوو ئەوانیش چوبوون لە دیوی دەرەوە لە بەردەرگا و حەوشە و نزیکی بارەگاکەیان چەکیان دانابوو بەڵام فیشەکیشی کەم لەگەڵا بوو ئەبێ ئەوە ئاماژە بۆ بدەین فیشەکی کەم لەگەڵا بوو بۆی کە چەکەکەشت هەڵگرت تۆ فیشەکەت پێێنێ ناتوانانی تاقە بکەیت فیشەکی بازێک فیشەکیش دەست ناکەوێت فیشەکی کلاشکۆف بە ئام وەکو ئام زۆر بوو بەڵام فیشەکی قەناس کە تایبەتیە دەست ناکە و ئەوانیان دانابوو یا ئاربیجێک دانرابوو ئاربیجەکەش سوپاس بەخوا برایانی بزوتنەوە هەڵیان کرد دوایی ئەوە ئێمە هین نەبووین ینی لەوێ کەسمان هین نەبوو بەڵام برینارمان هەبوو چەکەکانیان دانابوو کە خەڵک هجوومیە کرد خەڵکی مەدەنی خەڵک فەقیر بوو هجوومیە کرد ئەوان لەسەرەوە بە ئارزووی خۆیان تەقیان نەکرد و خەڵک ئەکەوت ئیتر بە بریناری بە شەهیدی ئەمانە ئیتر ئێمە هجووممان کرد لەگەڵ ئەو برایانە چەند کەسێکیشمان لەگەڵا بوو هەتا ئەو بەرپرسی مەڵبەندی بزوتنەوەی ئیسلامی ئێستا کە شێخ عەتارە لەوانەیە بیناسن ئەو کاتە چەکداریش نەبوو وتی ئاگام دار بووم ئێوە کە هجوومێکتان کردەوە گەڕاونەتەوە تۆ لەگەڵیان نابووی توتەوەڵا بە دیسان دوای نیوە ڕۆبێنەوە وەی کە ئێمە ئیسراحەت بکەین بەڵام ئەوان ئەرە ترسانەوە خۆ خەویان نەبوو ئەمنەکان ئیتر سەر لە ئێوارەکەی ڕۆژی هەشتی مانگ ئەمنە سوورەکەش گیرا ئەمنە سوورەکەش گیرا پێشەوەش کە بگیرێ فیشە کوشتیان زۆر مقاومەیان زۆر کرد فیشەکیان زۆر پێ نەما بوو کاک شەید محەممەدیشان شەهید کرد کۆتا شوێن بوو لە شاری سلێمانی ئازاد کۆتا شوێن بوو مەگەر شوێنێک دەوائرێک پەیوەندی بە ئەمن و ئیستیخباراتەوە نەبێ و خەڵک ڕووی تێ نەکرد ئیجنا کۆتا شوێن بوو تە یەکەم شوێن کە ئازاد کرا لە شاری سلێمانی ئەو شوێنی کە باس کرد ئەم فیرقەیە و ئەم دائیرەیەک لای ئەم جامیعەی و ئەنجا کۆتا شوێنیش ئەمنە سوورەکە دوای ئەوەش ئەم حامیە بوو ئەنجا ئەمنەکان حامیە زۆر مقاومەی تیانە بۆ حرەسی عەسکەری هەبوو شەهیدبوونێکی زۆری خەڵک لای ئەمنە سوورەکە بۆ چییە گەڕایان زیاتر نەشارەزایی خەڵکەکە بوو نەشارەزایی خەڵکەوە بێتەجروبەی و عەسکەری نەبوون و تەبەن حکومەتی بەعەز بمانەوێت لە بەرنامەی دووەلیشا پێنجەم وڵات بوو لە ڕووی عەسکەریەوە لە ڕووی پێشکەوتن و ئیدارەی عەسکەری و چەک و ئەسلحەوە ئەجنا بە کەمیەتێکی بە شێوەی ئەو کاتەی خۆی لە چاو ئێرانە کەمیش بوو
ئەویست پاڵەوانێتی جیهان بۆ خۆی بەدەست بێنە و پەلاماری ئێران و وڵاتانی کوێتی داگیر کرد و پەلاماری ئەو شوێنانەیە. مامۆستا زۆر سەربیدایە شتێکی جوانە باس کرد کە حیزبە ئیسلامیەکان و ڕابوونی ئیسلامی زوتنەی ئیسلامی ڕۆڵێکی زۆر باشی هەبوو، بەڵام ئەمە وەی لاوازی میدیاوە کەسکرا ئەمە نەکراوە بە یادداشتێ بە کتێبێک کە باز لەوە بکرێت کە حیزبە ئیسلامیەکان و ڕۆڵێکی سەرکیانەوە تایبەت حیزبی زوتنەی ئیسلامی ژەر بوو نەکراوە بە ئێستاشەوە من لە سەرەتاوە ئەبێمە حەقیقەتەکان بڵین بە ئێستاشەوە لاوازی من لایەنەکان داوان لێ کردوین لە ئەم نەسوورەکە کە وەکو فۆلکلۆرێک دانراوەتوانە حەزەکەین کە مادەم تۆ هەر لێرا سجن بوویت ماویتەوە ماوەیەکی زۆر هەر سجن بوویت وەرە هەر فۆرمێکیشیان دامێ هەر شتێکی تیا بنووسێمە لەوانێ کتێبێک دەرکەین بە هەر بۆ مێژوو بمێنێ پڕم نەکردەوە بۆم نەبردوونەتەوە. ئەنجا لە دوایین ڕۆژی شاکە دوایین شەویش بۆ بەیانێکەیە کە خەڵکەکە ڕای کرد مام جەلال بەڕەحمەت بێ ناردی بە شوێن لایەن هەموو لایەنەکانە سەرکردەی هەمووی ئیسلامیەکان بەوزوتنەوەشەوە کۆ بێتەوە لەگەڵ لایەنای سلێمانی مەسوولەکان چی بکەین لەم جێیشەکە کەرکووک معسکەر خالید هەر نەگیرا بمانەوێنەوێ معسکەر خالید هەر نەگیرا بەڵام هەموو دەوائیرەکانی کەرکووک گیرا دوایی کە معسکەر خالید نەگیرایتر حکومەت ڕووی کردەوە کەرکووک پێشمەرگیان بەزین دویش لە خەستەخانەکەوانەوەی بریندار فڕیا بۆ خوارەوە خەڵکیان دوایی سەیتەرەکان کرد و خەڵکیان زۆر ڕەمی کرد بوو لە سەیتەرەکەی کە لە کەرکووک دەرەچی بەرەو سلێمانی ئەوان بە سیاسەت بوون سەیتەرەکەشیان گرت ئەو پێشمەرگانەی کە تازە بڵێن لە ئینتیفاضە هەر بەڕاپەڕین خۆشەویستیەکیان بۆ لایەنەکانی هەتا بۆ موسڵمانانی ژەبوو بێ کە گیرابوون ڕەمیان کردبوو هەمیان ڕەمی کردبوون دەهینەکە بەڵام مام جەلال بەشەوەکە جوابی ناردووی چی بکەین لەم حکومە دوا هاتەوە ئەو کاتە مامۆستاکرێکار هاتبووە لە خارج بۆ بەبوونی ئینتیفاضەکەەوە چونکە زۆر ماینەوە ئێمە لە سلێمانیا دوایی کە ڕاپەڕینەکە دروست بووە کۆڕەوەکە دروست بوو ئیتر ئێمەیان شەو نارد بۆ تاسوجە لە سەقافە و جەماهیر یەکێتی نیشتیمانی گرتبووی ئەوە بارەکەی ئەوان بوو لەوێ خەڵکێکی زۆر کۆبوو بۆ کە ئێمەش بە نوێنەرایەتی وەکو بەرپرسایەتی چوین بۆ لای مام جەلال وتیان ئێوە بچن بۆ دانیشتنیان کرد چی بکەین ئێوە بچن بۆ تاسوجە جێشەکەی عێراقیە تا بازیان هاتبوو لە تاسوجە ئێمە ژێین پێتان نەگەین و لە بارودخانەکەی تاسوجە هەرچی شتێکیشان نوقسانە بەدەست پێشمەرگەوە بوو بەدەست خۆمانەوە بوو خۆمان ناوەکو تەنها بزوتنەوەی ئیسلامی چەک و ئەسلحە بەرن و نێنیمان لێ وەرگرت و شەو دێن و یارمەتی یەکتریە دەین بەڵام بەداخەوە ئەوان نهاتن وەرزاریان نەکرد و تەنها بزوتنەوەی ئیسلامی شەو چوو ئەویش بە بێتەجروبەیی بە خەڵکێکی کەمەوە لە چاو جێشەکەی عێراقا نزیکەی سە و چەند کەسێکە بووین لەگەڵ جەنابی ما و کاتە مامۆستاکرێکارە ڕۆژین یادی بەخێر بەرەبەیانی کە ڕۆژ بووە هەندێک لەو برایانە وتیان بە لیان نەدەین یەکێک گوتی هەفتا دەبابم بژاردووە یەکێکتی 90 دەبابم بژاردووە تقریبا ئەگەشتە عەدەدی ئەفرادەکانی ئێمە مامۆستاکرێکار وتی بە هەر لێ ئەندین کورە بم بەیانی زووە بم بەرەبەیانە تاریک بوو هێشتا ئەیکەن بە ئەڵڵاهو ئەکبەر چوزان ئێمە چەند کەسین بەڵام ئەوان دەبابەکان مەقاومان لەگەڵ دەبابەکانە پێ نەکرا فیشێکیشیان بەرەکەوت وەکو بەردەبێ بۆ دیوارە ئاوا بوو هیچی لێ ناکرد سێ شەهیدیشمان لەوێدا لەگەڵ سێ بریندارە شەهیدەکان کاک سەلاحەدین خەڵکی هەڵەدنە ناوی عوسمانە لە ئەسڵا ئەویش پێشمەرگەی هێزی حەسەن بە نابوو کاک عەلیەکیش خوازانم ماڵیان لە خەبات بوو کاک وابزانم سەید حسەین شێخ حسەینیان پێوت ئەویش ئەو سێ شەهیدەماندا و دوای ڕاپەڕین بارودۆخی سلێمانی چۆنی بوو لە هەموو ڕوویەکانەوە تا چەند ڕۆژ دوایەوە خەڵک ڕای کرد و ئەوانە وەڵڵی هەر ئالۆز بوو بەڵام خەڵک هەر دڵی بەم دەستکەوتە گەورەیە خۆش بوو بەڵام چونکە نائیداریەک بێتەجروبەیەشی تیا بوو بێتەجروبەیەشی تیا بوو هەوڵیان نەئەدا بەرنامەیەک یعنی بنیاتی شتێک بنێن و دای بنێن و بۆ ئەوەی کەوا ئەگەر حکومەت هجومی کردەوە خۆ حکومەتیش بە پیلان هجومی کردێتەوە بۆ لایەنز لەگەڵ لەو لایەنز لە ێزا ناویستویانە بێنەوە ئێرە ئەگەر هاتەوە شتێکی وا ئێمە بتوانین مقاومە بکەین ئەوانەمان نەبوو بەڕاستی بێتەجروبەیی تەسەوریشمان ناکرد ڕۆژە لە ڕۆژان حکومەت بێتەوە بەس ئاواتمانەوە بوو کە دوای کەرکووکیش کەرکووک گیرا بەس معسکەر خالیدمان بوویتر بەرەو شارەکانی تری جنوبیش ئێمە بڕۆین لە جنوبیش خۆیان هەندێک ئینیان هەبووە حزبی داوا و کاتە زۆر ئەوانیش مقاومەیان کردووە بەڵێ مامۆستا عەبدوڵڵا یعنی
پلاندان رابوو بۆ ڕاپەڕین بەڵام پلاندان نرابوو بۆ دوای ڕاپەڕین پیلاندانرا بوو بۆ ڕاپەڕینەوەکو ئەرزم کردی ئەمە پیانوتین چون چەچێک و دووربینێکشمانە ناوە لەو ماڵی کە من چەکەکەم تایەنایەوە برایەکی خۆمان بوو وتی دە دووربینەکە مەبەرەوە ئەو کاتە شتی ئاسکەری نەبوو مەمنوع بوو قات زۆر قاچاق بوو مەبەرەوە من ئێمە زۆری حەز لێ یەکەین مۆسای خۆمنی خۆم نییە بتوانم یعنی تەسەڕفی پێوە بکەم ئەویشمان هێنایەوە ینی بە ڕێخستنیش و بە بەیاننامە و بە چەکی هێزە ئیسلامیەکان ئاوشانی هێزەکانی تر لە ڕاپەڕینەکانی کوردستان و دەریکراوی لە شاری سلێمانی بەشدار بوو بەڵێ زۆر بەس سەرەتا بگەڕێنەوە دیسانەوە با یەک دوو ڕۆژێک پێش ڕاپەڕین باسی لەوەکە یەک کۆڵ بەیاننامە پێ بووە ئیجازەی عەسکەریتان کردو بۆ خەڵکانی کە فیرار بوون ئەوە بۆ ڕاکرد و فرەیان نەگیران دوایی چۆن دۆزیتانەوە چۆن نەیان دۆزی بووە جەماعەتی دوای ئەوە کە ئێمە بەر بووین کاک فەتاح کە ئەمیری ئێمە بوو لەناو شارە بە عەبدولکەریم ناسراوە ماڵیان لە پێڵەن سلێمانی تازە خوار مزگەوتی ئەبوو بەکری سەدیقەوە لەوێ بوون کە هاتینەوە وتی با بچینەوە بۆ هینەکان بۆ شتەکان بۆ بەیاننامە شتەکان خۆ تەبەن پێم وتم ئەوانیان نەدۆزیەوە شکر نەگیراوە ئیتر کە چوین کاک برایم حەداد هاي لەگەڵ ماوتی با بە تەنیا نەبی تۆ بچۆ بە ئەو لە دوورەوە بۆسێنەوە ئەو پیاوانە ئەو دوکاندارانە هیچ نەبێت کە داوایەکەیتەوە هین بن پیاوی حکومەت بنیان ئەو کاتە خەڵک لە سێبەری خۆشی سڵیە کرد و ئەترسا بەڕاستی وتم باشە ئیتر کاک ئیبراهیم لە دوورەوە وەستا و من چووم بۆ دوکانەکە و ئیتر هەر پێیان ئەجایب بوو خۆشیان زانی پیان ئەجایب بوو کە چوینەوە ئەو شتانە هین بووە کە من بەربووم پیان چۆن بەردووی بۆ خاتری خوا وتیان وڵا شتەکانمان ئەوە شتەکانتانە بەڵام گردمان ئازاکەن هەندێک لەو ئیجازات ئەسکەری بەتاڵانەمان دەرهێناوە کە مۆریشی پێوە بوو بەس ناوی لەسەر نووسرا گوتمان چیتانەوێت لەم ڕۆبەدەوە لە خزمەتانین بەڵامی ترەوە بۆ ئینتیفاضە دەستی پێکرد بە ئێستاشەوە دوکانەکە ئەزانم بەڵێ ئەوان فرۆشتویانە بەس منە ناسنەوە لەو لەفەتمانەوەیان لە کۆتاییدا چ پامێکە دێ ئەو ڕنج و خەبات و تێکۆشانەتان وەڵای حەزم کرد ئەوەش باسکەم کە ئەو پێنج برایی کە لە منتقەی دۆڵەڕووتا لە گوندی فایاڵ خوارد تۆسفی ئەکاتەوە کە ئێستاویش بۆ بەگەڕێک کە شەهید کرابوون کە شەهید کران ئەوانیش پێنج پێشمەرگەی بژوتنەوەی ئیسلامی بوو بە فەخر و شانازیەوە کە هاتبوون شەوانە بڵێن چالاشیانە کرد و چەکیشیان زۆر گرت ئەوانیش لەو چەکانەی ئەوانیش بەر ئێمە کەوتە بوو دوای کە هێنامانەوە ئەوە لە پێش ئاماژم پێ بکردایەکە پێشەوەی ئەوان شەهید کرێن ماوەیەک یعنی ئەوەیان بە شەوان ئەچوونە سەر ماسکەر و ڕەبایەت چەکیانە کرد ئیتر خۆیان چەکی زیادەیان پێ بوو ئەوەشیان بۆ هەڵناگیرا ئیتر دوای ئەوە بوو ئیخباری کران یەک برایان نەبێ دەرچوو کە ناوی حامیدە بە ئەبوو یاسر ناسرا و ئەوی ژاتبەوە نانوشت بێنەوە ئێمە نانمان بۆ ئەبردن و شوێنێکمان دانابوو نانەکەی لەگرن ئەو دەرچوو ئیتر ئەوانی کە ئەو برایانەی کە شەهید کرانەوەیش تیارەی حزبی بەعس هەلیکۆپتەر ئەو کاتە بۆی ئاستان و هەر پێنجیانی ڕەمی کرد کە تەسلیم نەبوون خۆیان نەدا بەدەستەوە یەکەم جاریش بوو کە پێشمەرگی خەڵکێکی ڕیژدار و موسڵمان کە سیواکی پێبێ و کە قورئانی بچووک لە گیرفانیا بێ ئەو برایانە بوو کە جیرانیان هێنایانن بۆ لای شەهید کراوی هێنایان بۆ لای ئەمنەکە بڵاو بووە لە خەڵکە ئەوتیان پێنج حیزبی داوایان کوشتوار پێنجیان کوردن خەڵک وایە و نایانەوە بزوتنەوەی ئیسلامیە چکە وەک پێویست تازە دروست بوون عەرزم کردی ئێمە هین نەبوو ناسراو نەبووین وەک پێویست لە لای هەندێک کەس ناخۆمان لەناو خۆمانە بەڵێ بەس ئەیان و دڵا ڕیژدار و موسڵمان و سیواک و قورئانی بچووکە و کاتە و قورئانە جزدانیەکان جانتایەکان بۆ لەبەرکردن و بۆ خوێندنەوەوان گەنج پێی بوو چاوی بەهێز بۆی خوێندەوە سیواکیان پێبوو ئەیان وەڵا کوردیشن و جەماعەتی داوەش حیزبی داوەشن بەڵام تر سەحابیان وەگە و کاتە ئێمە خۆشمان کەس نەیوەرا خۆی کا بە سەحابیان ڕاستە بەڕێز مامۆستا مەلا عەبدوڵڵا کەلاری بەشداریی ڕاپەڕین و پێشمەرگەی دەرینی بزوتنەوەی ئیسلامی و شۆڕشی کوردستان یەخوا لەشتان ساوێ سپاس دەکەین ماندوومان کردیەوە دەستە خۆش بێخوا سپاس بەخوای پەروەردگار و منیش پێشنیارێکم هەیە حەزەکەم بەبێ جیاوازی لەگەڵ پێشمەرگە کۆنانەی بزوتنەوەی ئیسلامیە کۆمەڵی ئیسلامیش لایەشیان لێ بکاتەوە ئەوانەی کە شتێکیان بۆ نەکراوە شتیان بۆ بکەن ئەوانەی کە شەهیدن ئەوانەی کە بریندارن ئەوانەی کە هەر بە وەفاتیان کردوێتە بۆ نمونەکە خالید برای شەهید سوهەیب بەش براکەی حادیسەیەکی زۆر گەورە شەهید کراوە بۆ ئەو کەسانە شتێکیان بۆ بکرێ برینارەکان یارمەتیان بدرێ بە هەمومان لەژێر کەبرێکە لەژێر سایە ئیسلامەوە قورئانی پیرۆزە ئیشەڵا کۆبینەوە زۆر باشە زۆر سپاس دەکەین هەوسەنگیان یەخوا بەخێر بێ بەرپرسانی کۆمەڵیش گیان بە دڵێەوە جەنابەت دەبێ و
انشاءالله پێشنیارەکەی جەنابیش قبول کەن دووبارە سپاس بۆ جەنابەت و گەورەی دوان لەم سپاس.